زانیاری زیاتر لەسەر ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی هەرێم و کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ نوێنەرانی مامۆستایانی ناڕازی دەچینە لای پەیامنێرمان وەلی سەلیم لە شاری هەولێر. وەلی سڵاو لێبێ، ئەگەر زانیاریت لابێ، زانیاری پێویستت هەبێ سەبارەت بە کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێم و کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ نوێنەرانی مامۆستایانی ناڕازی. سڵای خۆی گەورە لە ئێوە تاوای بینەرانی کەناڵ ئەسمانی پێیان بێ. بەڵێ ئەمڕۆ سەعات 11 پێش نیوەڕۆ ئەنجومەنی وەزیران کۆبووە لەسەر چەند تەوەرێکی گرنگیەکە لە تەوەرەکان ئەوە بوو وەزیری تەندروستی راپۆرتی خۆی سەبارەت بەو کار و چالاکیانەی لە ماوەی ساڵی 2016 ئەنجامی داوە پێشکەشی ئەنجومەنی وەزیران دەکاتەوە، دەیخوێنێتەوە و هەروە ئەو کەم کوڕیانەی کە وەزارەتەکەی تووشی بووە دەیخاتە ڕووبەوەی کە ئەنجومەنی وەزیران کێشەکانی بۆ چارەسەر کە بەتایبەتی لە ڕووی دەرمانەوە. هەروە بریکاری وەزارەتی داراییش ئەمڕۆ راپۆرتێکی دەبێتن سەبارەت بەوە موچەی فەرمانبەران و هەروەها چۆنیەتی پێدانی موچە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هەروە ئەو موچانەی کە لە ماوەی ساڵی ڕابردوو کە نەدراوەتە فەرمانبەران و مامۆستایان چۆن بە مامۆستایان و فەرمانبەران بدرێتن. ئەمڕۆ تاوتوی ئەم پرسە گرنگە کراوە بۆی کە بزان ئاخۆ ئەم چەند موچەیە کە لە ماوەی ساڵی ڕابردوودا کە نەدراوەتە فەرمانبەران هاوشێوەی ساڵی پێشوو بکرێتە قەرز بۆ فەرمانبەران لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بمێنێتەوە یاخود بە فەرمانبەران بدرێتەوە بۆی کە بە ڕێگایەکی تر یاخود وەزارەتی دارایی ڕێگایەکی گونجاو بدۆزێتە بۆی کە ئەم موچانە بدا بە فەرمانبەران و نەفەوتێتن. ئەمانە تەوەری گرنگ بوون تاکو ئێستاش کۆبوونەوەکە بەردەوامە بە پێی زانیاریەکانی من و بە هەرچەندە بڕیار وا بوو کۆبوونەوەکە پێش سەعات 1 کۆتایی بێتن بۆ ئەوەی سەرۆکی حکوومەت مۆڵەتی وەرگێت یاخود سەرۆکی حکوومەت دانیشتنی هەبوو لەگەڵ مامۆستایانی ناڕازی بڕیار وا بوو سەعات 1 کۆ بێتەوە لەگەڵەوان، بەڵام کۆبوونەوەکە درێژەی کێشە تاوەکو سەعات 2 تاکو ئێستاش بەردەوامە مامۆستایانی ناڕازی نەچوونەتە ژۆرەوە. پێی زانیاریەکانی منیش مامۆستایانی ناڕازی ژیادا کێشیان ئەمڕۆ لەگەڵ خۆیان هێناوە تەواوی ئەو داواکاریانەی کە لە شەقام ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت لە یاداشتەکە نووسراوە بە تایبەتی موچەی فەرمانبەران و مامۆستایان و پاشەکەوتی مامۆستایان بۆ ئەوەی کە پاشەکەوت نەمێنێت و سیستەمەکە هەڵبۆشێتەوە و مامۆستایان هەموو مانگێک لە یەکی مانگەوە موچەکانیان پێ بدرێت. چەند داواکاریەکی تریشە هەیە ئەمڕۆ لەلایەن سەرۆکی حکوومەت دەیخوێنەوە دەیدەنە سەرۆکی حکوومەت و هەروە باز لە ژیان و گوزەرانی ئەو خەڵکە ئەکەن بە تایبەتی مامۆستایان و فەرمانبەران کە ژیان و گوزەرانیان زۆر خراپە بۆی ئەو قەیراندارەیە بۆ دەبێت سەرۆکی حکوومەت بە زووترین کات ئەم کێشەیە چارەسەر بکە. چەند خولەکێکی تر کۆبوونەوەکەی وانش دەست پێکە. من دەمێت ئاماژە بۆش بکەم ئەوەی کە ئێستا لە پشت من دەبینن کۆمەڵێک خوێندکاری زانکۆ پەیمانکان ئەوەی لە ساڵانی پێشوو یەکەم بوونە لەسەر ئاسی زانکۆ پەیمانکانی هەرێمی کوردستان، بەڵام تاکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دانەمەزراون. ئەوان بۆ شەشەمین جارە دێنە بەردەم ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی سەرۆکی حکوومەت ئەو کتابێکی ئێستا لایەتی وەزارەتی خوێندنی باڵا ڕەزامەندی لەسەردا بۆی کە ئەوان دابمەزرێن، بەڵام سەرۆکی حکوومەت تاکو ئێستا واژۆی نەکردووە. لە ماوەی نزیکەی 2 ساڵ دەبێت ئەم کتابەی لایە، بەڵام تاکو ئێستا واژۆی نەکردو بە بیان و قەیراندارای داواکەن ئەم کتابەی واژۆ بکە بۆی کە ئەوانش دابمەزرێن و لە بەیانی و ئەوان شاتونەتە بەردەم ئەنجومەنی وەزیران و من دەمێ ئاماژە بۆش بکەم لە گربنەوەی پێشووتری ئەم خوێندکارانە ئەنجومەنی وەزیران بەڵێنی پێدان لە دانیشتنی ساڵی نوێواتە ئەم دانیشتنی ئەمڕۆ کە ئەنجام درا ئەم کێشەوان بخرێتە گفتوگۆ و هەروە بخرێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران بۆی گفتوگۆی لەبارەوە بکرێت، بەڵام ئەمڕۆژ لە بەرنامەی کار نەبوو بۆی ئەوان تووڕە بوونە هاتوونە بەردەم ئەنجومەنی وەزیران. ئەگەر دەرفەتە بێت من 1-2 لەو خوێندکارانە لە شاری هەولێرەوە.